لە کفری مەترسی وشکە ساڵی هەیە. زەوی وزار هێشتا پەڵەی نەداوە. خاک وشکە و دەغڵودان کۆرپەیە. ئەمە گیرانی گەرەکە ینی شت شوێنەکەی لای خۆی دیارە وشکە ساڵیە زۆر خراپەوە دی ڕێوە چونکە ساڵان پارەکە دوقات ئیمسال باران باریە هەتا ئەم دقە ئیمسال 98 ملیۆن باریە ئەمجا ساڵان ئەم کاتە خەلەت بۆ لای ئەژنۆ دەڕۆی ئیسە هیچ نییە ئەوە تا خۆت ئیبنێن هیچ نییە. ئەمساڵ ئاسمانی کفری هەوری توندی کەم بووە. ساڵی پارتا ئەم کاتە 237 ملیۆن باران باری بوو. دوو هێندە زیاتری ئەم ساڵە. ئەمە بخۆی کاریگەریکی زۆر لەسەر ژینگەی ناوچەکە لەسەر کەرتی کوشت و کاڵ ئەوەی دەیمەکاڵ بۆ نەماوە یعنیتوانم بڵێم هیچ نابێت ئەمە یەک دووەمیش ئەوانەی حیواندارن زۆر کاریگەری لەسەریان دەبێت تا ئیسا کاوجۆیە دەنێ بە حقیقەت کەشوهەوای ناوچەکەشی زۆر کاریگەری لەسەر کەشوهەوای ناوچەکە بووە. بێبارانی ئەم ساڵ زەوی وزار و ئاژەڵ و ژینگەش دەخاتە مەترسیەوە. جوتیاران لە ئێستاوە درک بە کاریگەریەکانی دەکەن. سامانکەریم کورتچاد نیوز گوندی کارێزی سەر بە قەزای کفری. چیە ڕیدا دیتە ناتوانێت بێتە بە ئەو جۆشکەکەیە